پێکدادانەکانی ئەفغانستان وێران لەکوێوە سەرچاوە دەگرن؟ بۆچی ئەمریکا و جۆ بایدن بە تاوانبار دەزانرێت؟ لە مانگی یابی 2021دا و لە ماوەی 15 ڕۆژدا تالیبان توانی دەست بەسەر ئەفغانستاندا بگرێتەوە و کابولی پایتەختی وڵاتە داگیر بکات. لەو نێوەندەشدا حکوومەتی ئەفغانستان هەرسیەنە و ئەمریکاش لە خاکی ئەفغانستان کشایەوە. ئەو کات ڕخنێکی زۆر ئاراستەی بایدن کرا بەوەی ڕێگەی داوە تالیبانی دوژمنی سەرسەختی ئەمریکا بێتەوە سەردەسەڵات. بە پێی هەواڵەکانی گۆڤاری نیویۆرک تایمز و ئیکۆنۆمیک پۆلیسی دوای ئەوە بایدن بڕیاریدا لەو پارەی ئەفغانستان لە بانکی ناوەندی نیویۆرک هەیبوو نزیکەی 4 ملیارد دلار بداتەوە بە حکوومەتی تالیبان. ئەمە کاردانەوەیەکی گەورەی بەدوای خۆی داهێنا، چونکە چاودێرانی سیاسی ئەمریکا و دەرەوەش ئەمەیان وەک هەنگاوێکی ترسناک دەبینی بۆ یارمەتیدانی تالیبان، بەوەی بەم پارەیە دەتوانێت چالاکی تالیبان لە ناوچەکەدا زیاد بکات. بەڵام وتەبێژی وەزارەتیدا دەوکات لەسەر زاری بایدنەوە ڕایگەیاند ئەم پارانە بۆ تالیبان نین و بۆ یارمەتیدانی خەڵکی ئەفغانستانە، چونکە بەهۆی جەنگ و هاتنی سەرماوە برسێتی و کارەساتی مرۆیی گەورە لە وڵاتەدا ڕوودەدات. بەڕواڵەت کێشەی ئاو و مافی ئاو لە نێوان هەردوو وڵاتدا لەم چەند ڕۆژەدا ناکۆکیەکان لە نێوان پاسەوانانی سنووری ئێران و ئەفغانستان لەسەر سنووری پارێزگای نیمروز سەری هەڵدا. میدیای فەرمی جمهوری ئیسلامی ئێران بڵاوی کردەوە کە سێ پاسەوانی سنووریە وڵاتە کوژراون و چەند کەسێکی مەدەنیش بریندارن. ئەفغانستان ئێران بە هێرشەکە تۆمەتبار دەکات و دەڵێ ئێمە خوازیاری شەڕ نین لەگەڵ دراوسێکانماندا و دیالۆگ و لێکتێگەیشتن بە ڕێگە چارە دەزانین. ئیبراهیم ڕەیسی سەرۆک کۆماری ئێران لە پەیامێکیدا ڕایگەیاند پێویستە تالیبان ڕێز لە پەیمانی 1973 بگرن و ڕێگری نەکەن لە ڕۆیشتنی ئاو لە ڕووباری هەڵمەندەوە بۆ ناوچەکانی ڕۆژهەڵاتی ئێران. لە ئەلایەکی دیکەوە شرۆڤەکاران پێیان وایە ئەمە سەرەتای پەلهاویشتن و پاڵگرتنی ئەماڕەتی ئیسلامی تالیبانە بە وڵاتە دراوسێکانی. بە تایبەت دوایەوەی وتەبێژی وەزارەتی بەرگری تالیبان ڕایگەیاند بەداخەوە ئەمڕۆ جارێکی دیکە لە ناوچە سنووریەکانی قەزای کۆنگ لە پارێزگای نیمرۆز تەقەکردن لەلایەن سەربازان ئێرانەوە دەستی پێکرد. ئەم هۆشداریەش دواتر بوو بە هەڕەشە و فەرماندەیەکی تالیبان ڕایگەیاند ئەگەر ئێران لە دەستدرێژیەکانی نەوەستێت ئەوە تا تارانی پایتەخت ناوەستین.